هاوڵاتیان داوای چارەسەرکردنی دۆخی ئاڵۆزی هەرێمی کوردستانەکەن دەخوازن حکوومەت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئومێد بۆ خەڵک بگەڕێننەوە و تووڕەیی شەقام بگۆڕن بۆ هێوربوونەوە قەیرانە جۆرە و جۆرەکانیش کۆتایی پێبهێن و هاوشانی خواستەکان و داواکارەکانیش شەقامی کوردی چاوەڕێیە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغداد بە گفتوگۆ و لێک تێگەیشتن کێشەکانی چارەسەر بکات. هاوڵاتیان ترسیان لەوە هەیە کە ئەم ناڕەزایەتیانە شەقام بگرێتەوە و ئەم ئارامەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە چەند ساڵە شانازی پێوەکەین ئەم ئارامێش لە پێناوی موچە و لە پێناوی قوتی ژیانمانە لە دەستمان بچێ بۆیە باشترین ڕێگە و چارەسەر ئەوەتانێک کە حکوومەتی هەرێم خۆی بچێ دانیشتەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە دەست پێ بکاتەوە کە لانی کەم بەشی هاوڵاتیان بەشی موچەی فەرمانبەران بوجە بهێنێت کە ئەمە توانێت گرفتەکان لە ئێساکە چارەسەرکە و هەنگاوی باشترێت ئەتوانێت ئەمە بکاتە دەواازێک بۆی هەنگاوی باشتر بنێ بۆ چارەسەرکردنی گرفتەکە. باشترین چارەسەر بەڕێی من گەڕانەوەی بۆ ناوەند یارە دەری خستکەوە ئێمە لە ماوەی ڕابردووەکەوە جاری ئابووری سەربەخۆماندا بۆیە بینیمان ئابووری سەربەخۆ و نەیتوانانی کێشە گرفتەکانی ئەمە چارەسەر بکە بۆیە باشترین چارەسەر بەڕێی من لەم کاتەدا گەڕانەوەی بۆ ناوەند و گفتوگۆکردنە جگە لەوەش ئەمەش زیاتر پەیوەندە بە یەک ڕێزی ماڵی کوردەوە و کەوا هەموو لایەنەکان بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بگەڕێنەوە لەگەڵ ناوەندا و کێش و گرفتەکانی گەلەکەمان چارەسەر بکەن. دەوترێت بژاردەی گەڕانەوە بۆ بەغداد و چارەسەرکردنی یاریشەکانی خەڵک لەم ڕێگەیەوە بە کۆدەنگی هەموو لایەنەکان دەکرێت واتە ڕێخستنەوەی نێوماڵی کوردی و یەکگوتاری لایەنەکان لە پرسە نیشتیمانە گرنگەکان بە وەرەقەی بەهێزەوە پاڵپشتێکی باشن بۆ جێبەجێکردنی داواکارەکانی کورد لە بەغداد کە لە هەموو حاڵەتەکانە ئەگەر تەنانەت بگەڕێتەوە بۆ بەغاش تۆ پێویست بەوەی لە ناو ماڵی خۆتا یەکدەنگ و یەکەڵوێزبی بۆ ئەوی بتوانانی ئەم قەیرانانە تێپەڕێنی کەواتە ئەگەر ئێمە کار بکەین لەسەرەوەی یەکەڵوێست و یەکدەنگ بین ئەگەر لە خۆمان کێشەکان چارەسەر بکەینەوە قەیرانانە تێپەڕین یان بگەڕێنەوە بۆ بەغا لەگەڵ بەغا ئەو کاتە بەهێزەوە توانین دانوستان لەگەڵ بەغا بکەین و کێشەکان چارەسەر بکەین بۆیە بە قەنەعەتی من یەک ڕێزی نیشتیمانی و یەکخستنی تواناکانمان بۆ ئەم قەیرانە لە هەموو شتێک چارەسەر. ماوەیەکی زۆرە قەیرانی جیاجیا یەخەی بە دانیشتوانی هەرێمی کوردستان گرتووە و چاوەڕوانەکانیش بۆ چارەسەرکردنی کۆی قەیرانەکان ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵی تێپەڕاندووە کەچی هێشتا کێشەی خەڵک و قەیران زیاتر دەبێت و کەم نابێتەوە لە ئێستاشدا خەڵک دەڵێن دەسەڵاتی کوردی دەستی بۆ بژاردە قورسەکان برد سەرکەوتوو نەبوو بۆیە دەخوازن لەبری ئەوە دووبارە بژاردەی گەڕانەوە بۆ بەغداد بۆ چارەسەری کێشەکان هەڵبژێرن. شاخەوان محەممەد کورسات نیوز کەلار.